لا دێربی شاری هەولێر و لە هەفتەی هەژدەی خۆلی نایبی کوردستان برایەتی میوانداری پێشمەرگەی هەولێری کرد. لەگەڵەوەی لە سەرەتاوە ئاستی هەردوویانە لە یەکۆ نزیک بوو، پێشمەرگەی هەولێر بە چەند هەوڵێکی سادە و ساکار فشاری خستە سەر گۆڵی خاوەن ماڵ. برایەتیش ناوە بەناوە دەردەکەوت و ویستی گۆڵێکی یەکلاکەرەوەی هەبوو. لا خولەکی 34 دانە کامەران بە ئەسیستی محەممەد مەغدید ئەنجامی دا و برایەتی بە گۆڵ یەکەم پێشخست. لە نیوەی دوم برایەتی بەرگریەکی سڕی دەکرد و بە هێرشی هەڵگەڕاوە دەردەکەوت. پێشمەرگەی هەولێریش تەواو هێرشبەری یاری دەکرد، بەڵام بەرگریە پۆڵاینەکەی برایەتیان پێ نەشکێنرا، بۆیە ناچار بوون لە دوورەوە با لێدانەکانیان هەڕەشە بخەنە سەر گۆڵی برایەتی. بارزان یوسفی گۆڵپارێز بەرپرسی لێدانەکانی دەدایەوە. برایەتی لە کۆتاییەکان یاریەکە بەم دوو هێرشە مەترسی خستە سەر گۆڵی میوانەکەی. ستون و گۆڵپارێز بوونە بەربەست بۆ گۆڵی دووەمی سەوزپۆشان. یاری بە سەرکەوتنی برایەتی بە ئەنجامی گۆڵێکی بێوەڵام بە کۆتا هات. الحەمدوڵڵا توانم ئیمڕۆ لە ناو ساحەی خۆمان لەگەڵ پێشمەرگەی هەولێر کە لە زەکانی پێشەوە بوو. ئەم یاریە هەتا بڵێ بۆ ئێمە زۆر گرنگ بوو، لەبەرەوەی لە هەفتەی ڕابردوو لە دەروی خۆمان تووشی دۆڕاندن بووین. ئەم یاریە بە پێوەی یاریگای خۆمان و هەموو یارزانان بەڵێنماندا و بتوانین سێخاڵ یاریەکە بەدەست بێنین. الحەمدوڵڵا توانم بڵێم لە ڕووی ئاست و لە ڕووی نەتیجەشەوە لەوان باشتر بووین، توانیمان سێخاڵ یاریەکە بێنین. لێرەوە پیرۆزبایی لە سەرجەم یارزانان و دەستەی هاندەران و ستافی ڕایەنەرانەکەم. ئینشاءڵڵا تموحی ئێمە زیاتر بۆ ڕێزەکانی پێشەوەی لە یاریەکانی داهاتووە بتوانین لەسەر هەمان ئاست و لەسەر هەمان ئەنجام بەردەوام بین. 10 ساڵە تۆپانشوانە خۆشم نەدیتی، یەک شتی فەنیاتی تێدا نەبوو. هەرچەندە ئەمن مەسوولی فەریق خۆمە، مەسوولی فەریقی برایەتی نیمە، بەڵام برایەتی حەقی خۆی بوو لە ڕووی ئەوەی 4-5 گەمەی نەیبرتۆ کە بابرێن بە هەر نەوعێک دەویست بباتەوە. بەس من وەکو مدەڕیب هیچ تام و چێژێکم لە یاری نەدیت، خاستن لە فەریق خۆمان لە ڕووی تەکتیکیوە ئەسڵەن عەشواترین یاری بوو. بۆیش یعنی زۆر پێ بریندار بووم، زۆر جەگەمە هەیە دەدۆڕینی، بەڵام دڵخۆشیەکە دەدات یان دوستێشتی جوان دەبین ناو یاری. بەس لەم یاریە نە لە فەریقی برایەتی نە لە فەریقی پێشمەرگە دووش نازم ئێستا بوویتە باو لە دەوری کوردستان کەوە کوشتنی خولی کوردستانە هەر خۆبەردانەوە هەرچەندە من ڕێزم بۆ جەماعەتی برایەتیش یعنی با ڕاضەکە جوانتر بکەین. یعنی ئەمە زۆر جار سیاستەکەمانە لەو فەریقیمە کە ئەگە فەریق 2 گۆڵیش لە پێش بیان 3 گۆڵ لە پێ گۆڵچی یان لاعب بە عەمدە خۆی بەرداتەوە لە پاش یاری غەرامەمان هەیە بۆ ئەوەی جەمالیە تۆپانێ لە دەست نەدەین. بەمەنجامە برایەتی دوای 4 شکست توانی ڕێزکەی سەرکەوتنەکان بدۆزێتەوە و با کۆکردنەوەی 23 خاڵ هەڵکشایە ناوەڕاستی ڕێزبەندی. پێشمەرگەی هەولێریش بە 27 خاڵەکەی بە کاتی لە پێشەنگ مایەوە. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.